لە تنگانەدا دۆستی ڕاست دەردەکەوێ. لە زانایەکیان پرسی، لە پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتیانیان پرسی، ئینسانێکی ژیر و دانا و بە ئەزمون، وتیان تۆ فڵان کەس خوا قەدر و حرمەتێکی لەناو خەڵکا پێ بەخشیوی، تخوا چەند هاوڕێت هەیە؟ یعنی وتیان لەوە چێ بڵێ 1000 هاوڕێم هەیە، کورە 10,000 هاوڕێم هەیە. فەرمی وەڵڵاهی نازانم. وتیان لەبەر زۆریان نازانی؟ وتی نەوەڵڵا، لەبەر ئەوە نازانم چەند هاوڕێم هەیە، چونکە سوپاس بۆ خوای ئێستا لەشم ساغە، پارەم زۆرە، ماڵم گەرم و گوڕە، بێکێشە و گرفت و دوژمنایەتیم، کێشم لەگەڵ کەسانێ. ئێستا هەموو خەڵک هاوڕێمە، بەڵام گرنگ ئەوەیە لە لێقەوماوی و لە هەژاریدا، لەم دوو کاتەدا لێقەوماوی و هەژاری بۆ دەردەخات چەند کەس هاوڕێ ڕاستەقینەتە. واللهی ڕاستە، واللهی ڕاستە، بەس لەو دوو کاتەدا. ئەو کاتەی گیرفانت تێدانیە و هەژار کەوتووی قەرزار کەوتووی، چەند کەس ئامادەیە دەستت بگرێ هاوڕێ ڕاستەقینەتە. ئەو کاتەی تووشی گرفت و لێقەوماوی دەبی، خەڵک دەبێتە ناحەز و ناکەسد، چەند کەسی ڕاستەقینە دیفاع لێ دەکا کە بوختانێکت بۆ کرات، چەند کەس ڕاستەقینە هاوڕێتن و بڕوا بۆ بوختانە ناکەن، هەر ئەوانت بۆ دەمێنێتەوە.